ئەحمەد هێشتا تەمەنی نەبووە بە 3 مانگ. کێشەی نێوان دایک و باوکی دەبێتەوەی شکاندنی دەستی و ئاشکەنجەدانی. ئەحمەد هێشتا لە خەمەکانی ژیان تێنەگەیشتووە، بەڵام باوکی بە شکاندنی دەستی ئاشنا کرد بە خەمێکی گەورە. ئەمە چیرۆکی ئەشکەنجەدانی منداڵێکی تەمەند و مانگ و نیوە لە ڕانیا کە لەلایەن باوکیەوە دەستی دەشکێنرێت. شەرمان بوو بۆی ڕامێنەکەی پێدادایەوە، ڕامێنەکە ئەبۆی دادا ئەوەی لێ کرد. یعنی هۆکارەکەی تەنها شەڕیەوە بوو منداڵە بوو بە قوربانیەوە. ئەمن بۆی لەگەڵ مێردەکەی خۆم شەڕم کرد مخۆی باسکە ئەم منداڵی بشکێنی دوای کاتت لێرەکەم. دوای چەندین ڕۆژ لە ئەشکەنجەدانی ئەحمەد و شکانی دەستی هێشتا ئەحمەد چارەسەر نەکرابوو تا دوجار لەلایەن باوکیەوە دایکیشی لە ماڵ دەردەکرێت. بەڕێوەبەری نووسنگەی ڕانەی توند و تژی دژی ژنان بە کورساردنی وزی ڕاگەیاند. چارەسەری پێویست بۆ منداڵە کراوە و باوکیشی دەست بەسەر کراوە. لەرەکەی بە دووادات چوونەوە بۆمان دەرکەوت کە ئەو حاڵەتە تقریباً 10 ڕۆژ دەبێ ڕوویداوە. 10 ڕۆژ دەبێ ڕوویداوە کێشیان هەبووە لەگەڵ ئەم ئافرەتە کێشەی هەبووە لەگەڵ مێردەکەی. دیارە لە ڕێگەی دەمەقاڵیەوە مێردەکەی پەلاماری منداڵەکەی داوە، جیازی رادیۆی تێگرتووە، دەستی شکاندووە، چاویشین کردێتەوە و سەری ئاوساندووە. لەو مودەیەدا کە پێشەوەی بێن بۆ لای ئێمە چارەسەری پزیشکی پێویستی بۆ نەکرابوو. ئێمە خۆشبەختانە لەسەر ئەستۆی خۆمان گواستمانەوە بۆ خستخانە هەشتێکی پێویست بوو. دوای پشکنینی پزیشکی چارەسەری پێویستی بۆ کرا. ئێستا لەخوا بەزیادێت کە حاڵەتی جێگرێ و بەرە باش بوونەوەیە. پێش باوکی لەسەر بڕیاری بەڕێز دادوەری دادگای لە کۆڵینەوە حاجەوە ئێستا تەوقیف کراوە. چیرۆکەکانی ئەشکەنجەدانی منداڵان لەلایەن دایک و باوک یاخود سەردایک و باوکەوە لە هەرێمی کوردستان بەردەوام دەبیستین و ئاشکەنجەدانی ئەحمەدی تەمەند و مانگونی و یەکەم حاڵت نییە و لە ماوەی ئەم ساڵدا چەندی منداڵی تر بوونەتە قوربانی کێشە کۆمەڵایەتەکان و قەیرانەکان. توانە عومەر، کورسار نیوز، ڕانیا.